Gel bak. Serviste bakalım. Go. Allah yolcu bas konuşalım. Vivo Gamieniaka.
yazdaka bu o zaman. Başarabiliriz ya araçını.
الو.
Benim hazım petazi yüzlü kuşu. Zaman okursa geleceğim istihanda. Gömür dedim ya.
زكي الجنطة كي بنقرو نفس الحين بيصدق ما بعدين بدي ساعات ولا حلو أخا قلنا مش اللي بيدابن زي كينيا
سەرەتا سوپاس و خۆی گەورە توانیمان سێ خاڵ لە یاریگای ڕاد وەربگرین ئێمەمە بۆ دوو سیاریە زیاتر لە دەرەوە لە برایەتیمان بردەوە لەگەڵ سۆران یەکسان بینەوە لە ساحەی ڕارەزی فۆزمان کرد لە ساحەی خۆمانشا وەک نازان بڵێم چی لێ هاتووە ناتوانین فەوز بکەین و دڵی هاندەرانمان خۆشکەین بەڵام ئەم سێ خاڵی ئەمڕۆمان کردە قەرەبێ بۆ شکستان و یەکسان بوونانی کە لە ساحەی خۆمانە توشمان بووە ئەم سێ خاڵەمان کردە وەک چۆن بڵێ پیرۆز بە هاندەران یەکەین و داوای لێبوردنەوەی کە لە ساحەی خۆمانە نەمانتوانی خاڵیان بۆ بەدەستبێنین بەڵام ئەم یاریە بۆ ئێمە زۆر میهم بوو توانین تا ڕیزبەندەکانی سەرەوە بڕۆین و سێ خاڵی گرنگ بوو بۆ ئێمە دەستان خۆش. بسم الله الرحمن الرحيم براستي بداياتي كما ما فريقي الرات اللي قدر مني خان براسي ضعيف ممكن بيو ديار وبراستي لها ياز لاعب كي مدد بدايه زخ لنادي دربندي خان كي كلا سو زختي ما جولك ما اخوات هر بغلط خومان جول يوم مش ما اخوات بس تواني ما شوت يوم بتواني جول شي نادي دربندي خان كينوا نما تواني احتفاظ سو جول كي جولش كما اخوار دوا ان شاء الله جميدات ولا نادي شقلاويه ما دبي جمشك باذن خواسي خالي بدز بين بو ما زوزو خرابه بەڕاستی ئەمە شایستی دۆڕانی نەوەی بەزەوە یاری تۆپی کاگومێت جاریوە باشترین تۆپاین دەکەی سێ خاڵ یاریگای دەدەست دەدەی هەر ناوەریگای خۆت بیت لە یاریگای دەرێژ بی